سڵای خۆی گەورتان لێبێت بەڕێزان، من پارێزەر فەرمان حەسەنم و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان، لە بەرنامەی قسە لەسەر تاوان و زیادبوونی تاوان دەکەین. قسەی سۆر لەسەر زیادبوونی ڕێژەی تاوان دەکرێت لە هەرێمی کوردستاندا. ڕۆژانە بۆ خۆمان گوێبیستی تاوانی جۆرا و زۆر دەبین کە ڕوودەدەن. لەم بەرنامەی دەبرسین فاکتەرەکانی ڕوودان و دروستبوون و زۆربوون و بڵاوبوونەوەی تەشەنەسەندنی تاوان چین لە هەرێمی کوردستاندا. ئەو دۆخە ناخۆشە نەخوازراونە لەبارەی کادەسەڵاتی سیاسی ئێمە و بەرپرسان بۆیان دروست کردوین. چەندە فاکتەرەوە چەندە هۆکارە چەندە وای کردووە کە تاوان زۆر بێت و ژینگەیەکی نالەبار بڕەخسێنێت لە کۆمەڵگادا. دام و دەستگا و موئەسەسەکانی ئێمە وەکو دادگا و پۆلیس و ئەوانی دیکە چیان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوە کەمکردنەوەی تاوان و ئەوانی دیکەش چیان کردووە؟ مەترسیەکانی دۆخی زۆربوونی تاوان و فەوزا چین لە کۆمەڵگادا چۆن پێش بە تاوان دەگیرێت و چۆن کەم دەکرێتەوە. بەڕێزانم بابەتە لەگەڵ دوو بەڕێزیا خود دوو شارەزا داوتۆ دەکەین و سەرنجی ئەوان وەردەگرین. هەردوو بەڕێزان کاک گیادگار جەلال لێکۆڵەری دادوەری و هەروە زۆر بەڕێز کاک سیروان ڕەوف پارێزەری ڕاوێژکار و دیارە بەڕێزی خوێندکاری دکتۆرایە هەر لە قانون. بەڕێزان هەردووکتان بەخێر بێن. کاک گیادگار لە بەڕێستەوە دەست پێ دەکەم، هۆکارەکانی زۆربوونی تاوان چین یاخود فاکتەرەکانی گەشتسەندن و بڵاوبوونەوەی تاوان چین؟ سەرتا سپاس بۆ بەڕێستانم بۆ بازەکان. دیارە تاوان ئەگەر چینەوە سەری لە هەموو وڵاتەکان و هەموو نەتەوەیەکە تاوان هەر ڕوئەدات و وجودیە بێت، بەڵام دیارە لە شوێنێک تا شوێنێکە یان لە کاتێکە بۆ تاکی لە کاتێکە بۆ کاتێکیکە جیاوازیە بێ بە زۆربوون و بە کەمبوون. خۆی سەرەتا بابزانین تاوان چییە؟ بەپێی ئەوەی کەوە تاوان بریتە لە ئەنجامدانی کارێک یان گفتارێک کە یاسا قەدەغەی کردبێت، چونکە مەبدەیەکی یاساییمان هەیە لا جەریمەت وەلا عقوبە ئیلا بنەص، واتە هیچ شتێک تاوان نییە و هیچ شتێکی سزای نییە تەنها ئەگەر نەسێکە بێت. بۆیە هەچ کردارێک یان ڕەفتارێک یان گوتارێک کە یاسا دەنیشانی کردبێت کە ئەم کارە تاوانە و سزایەکی بۆ دیاری کردبێ ئەو کارە ئەو کاتە بێتە تاوان. فاکتەری هۆکارەکانی دروستبوونی تاوان زۆرە، گونجێت هۆکارەکە تاکە کەسی بێ، ئەو کەسە لە غەریزە و لە ناخیا شتێکی تاوانکاری و وینی تا دروست بێت و ئەنجامیدا بەرامبەر دەری ببڕێ بە خەڵکی بەرامبەر یان کاریگەری سەرەتی خێزانەکەی یان کۆمەلگا، ئەو یەکێکە لە هۆکارەکانی کە بێت هۆی تاوان دروست بێت و کەسەکە بەرەو تاوان و ئەنجامدانی تاوان بڕات بەرامبەر بۆی کە بۆیە لە بەرامبەر ئەوەشە هەموو تاوانێک سزایەکی تایبەتی بەخۆی دانراوە. دیارە بێ هەوڵدانێکی شە بێ بۆ فێرکردنی تاکەکان و لەسەرەوەی کە هەم ڕووی یاسایی بزان هەم ڕووی تاوان و ئەو کارانە بزانن کە ئەنجام نەدرێت، چونکە لە ڕووی یاساوە هەچ کارێک کە ئەنجام داد بڵێ ئەمە نەمزانیەوە کە تاوانە ئەو عوزرە قبوڵ نییە. فاکتەرەکانی زۆربوونی تاوان بڵاوبوونەوەی تاوان چین؟ یەکێک لە فاکتەرەکانەوە پەروەردەی خێزانەکان ئەکرێت هۆکارێک بێ لە هۆکارەکان. ڕووداوە کۆمەڵایەتیەکان هۆکاری کێ لە هۆکارەکان، ڕووداوە سیاسیەکان یەکی کێ لە فاکتەرەکان، یعنی بەتابەتی ئێستا لە هەرێمی کوردستانە کێشەی سیاسی کێشەی ئابووری کە لە وڵاتەکە دروست بووە بەتابەتی لای خۆشمان حتممەیەکێکە ئەو فاکتەرانە فاکتەرن کە بنەهۆی ئەنجامدان و دروستبوونی تاوان. بۆچی تاوان لە شوێنێک و بۆ شوێنێکی کە ڕێژەکەی گۆڕێ لە وڵاتێک و بۆ وڵاتێکی لە جوگرافیەک و جوگرافیەکە؟ ئەو تەمەنەوەکو باسم کرد پێشش ئەو هۆکارەکانی زۆر ناتوانێت بکرێتەوە هۆکارێک هۆکارێکی کۆمەڵایەتی هەبوو باری ئابووری قورس بوو حتممە تاوانەکەت یا زیاترێ بێ، هۆکارێکی سیاسی هەبوو تاوانەکە زیاتر بێ. پەروەردەکردنی تاکەکان لەسەر بنەمای ڕێزگرتن و هەڵ نەچوون و عنیەسای من لە وڵاتانی تر لە زۆربەی وڵاتانەوەیەکە کە هەموو تاکێک چەند تاکێک و دکتۆری نەفسی و دەرونی و توێژەری تایبەت بەخۆیە لای ئێمە هێتاکو ئێستا ڕووداوە پێمانە عیبە کابراگە بڵێ وڵات چمە لە دکتۆرێکی نەفسی وازانن ئەوانەی کە لە ڕووی دەرونیەوە تاوانیان چن لە دکتۆری نەفسی. بۆیە پەروەردەکردنی کەسەکان لە سەرەتاوە لەسەر ڕێزگرتن لەسەر هەڵ نەچوون، چونکە یەکێک لە هۆکارەکانی تاوان ئەو هەڵچوونە لە پڕەیە کەسەکە دروستە بێ. بۆ لە توێژینەوە دەرونیەکانەوەن ئەگەر هات ویست کارێک ئەنجام بدەیت تەنها 10 ثانیە خۆت بگرە ئەو هەڵچوونەوە ئەو تاوانە یا ئەو کاردارێکە ئەیکەی ڕووی نایدێ ئەنجامی نادەیت بەس تەنها 10 ثانیە. بۆیە لە وڵاتێک تا وڵاتێکە گۆڕێ دیارە تاوانەکانیش لە وڵاتێکە گۆڕێت بەهۆی زۆر جار هەیە لە هەنوو وڵات هۆکار غرامەکەیەتی ئەو غرامەیە یان ئەو سزایی کە بۆ جۆرە تاوانێک دیاری کراوە سەختە کەسەکانی تر لێ ئەتەکێنەوە. سزاکان لە ئێمە سەخت نین؟ ئەگەر سزا مالیەکان بگرینەوە نەخر سەخت نییە وەکو سزای مالیەکان. سزای بندکردنەکانیش ئەگەر چی لە هەندێک
پیشانە سەختە بەڵام بەداخەوە تاکو ئێستا هەستمان پێ نەکردووەکەوە ئەو سزەوە بەندانە ببێتێ چاکسازیەک بۆ کەسەکان و بۆ خۆی ئەوکو فەلسەفەی قانونیش ئەڵێ فەلسەفەی سزا بریتێ لە ڕەدع لە ترساندنی ئەو کەسە بۆی کە تاوانەکە ئەنجام نەدا بەڵام بەداخەوە هەم فەلسەفەکە و هەمیش ئەو سزا و هەم چاکسازیەکانیش نەبووەوەی ئەوەی کەوا هەست کەسێک کە تاوانێک ئەنجامدا چاکسازی بوو بێ. کاگەر بە تەجروبەی خۆت لە ناو سێکتەری دادوەری و لێکۆڵەری دادوەری زۆرینی تاوانەکان سەبەبیان چییە کە ڕوادەن؟ جۆری تاوان تا تاوان ئەگۆڕێتەوە لە تاوانەکانی هاتوشۆیە هۆکارەکەی زۆر جار هەیە شۆفێرەکەیە هۆکارەکەی خێرا لێ خوڕینەکەیتی هۆکارەکەی تاوانەکانی قەتڵ بۆ ینی سەبەبی ئەمان فاکتەرەکانی چین ئەگەر بڕین سەر تاوانەکانی قەتل کە ئەبێت لێوشە بە هەمان شکل فاکتەری زۆرە ئەگونجێت وەکو باسم کە سەرتا هەڵچوونێک بێ ئەگونجێت تۆڵەکردنەوەیەک بێ ئەگونجێت کەسەکە بەسی مادی هەسابی ئەو تاوانی قەتلە ئەنجامدا ئەگونجێت هەنێ کەسی مۆزوعی قەتلی کەمان هەیە بەحس ئەگەر چی تا ڕادێک لانەیە گونجێت کەم بێت بۆی کە پێڵێن ئەو ئافرەتەکە ئەگەر کارێکی نەشیان کردبێت و ئەچن تۆڵ بە حسابی خۆیان کە تۆڵەیەکەنەوە لە ناوی بەرن کەمەشی شکلەوە کە پێش بە زوروفی مخەفەدانرا بەڵام دواتر لە کوردستانی کوردستانەوە لابرا ئەو یاسایە ئەمە یەک ئەو هۆکارانە کە بە تەجروبەی خۆت دەستەکەی تاوان زۆر بووە؟ من ئەلەکسەر ناتوان بڵم ئەگە تاوان زۆر بۆ یا کەمی کرد بێت چکە ڕێژەیەکی حسایم لا نییە بەڵام ئەگونجێت قەناعەتم وایە کە زیاد بوو بێت بۆ هۆکارەکانیشی زۆرە وەکو هۆکاری سیاسەکە باسم کرد هۆکاری کۆمەڵایەتی و ئابووری و هۆکارێکی کەش هەیە زۆربوونی دانیشتووان هۆکاری کەش هەیە پێم وایە لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە بەرامبەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە هەمان شکل تاوانی نوێتر و یەتر ئاراوە ئاین پێشکە هەمان بۆ ئێستا بڵین ئامێرەک پەیوەندی یاسای خراپبەکارهێنانی ئامریکانی پەیوەندی بڵین کە لە ساڵی 2010 دروست بۆ هۆکاری چی بوو هۆکاری پەرپێدانی تەکنۆلۆژیا بۆ بەرامبەر بۆ خەڵک کاری نەشایی بەو تەکنۆلۆژیانە ئەکرد یان ئێستا ڕێگەی فەیسبوک یان ڕێگەی هەز ڕێگەیکی لەو تەکنۆلۆژیانی کە بەکارهێنرێ ئەمە بۆ تۆی کە بالفعل لەم بوارەیە تاوانی کە لەو بوارەیە زیایی کردووە بەڵام ئەگەر هینێک ڕێژەیەکیش دیاریکەم تەمان ستاندەرێکی جیهانی کە هەیە ئەڵێ بۆ 100,000 کەس ئەگەر لە ساڵێکە 2 بۆ 7 قەتل ڕوویدا بێ ئەمە ستاندەرێکی نۆرمەڵە و ئاساییە ئەگەر لە 100,000 کەس 2 بۆ 7 تاوانی قەتل ڕوویدا ینی ئەگەر حسێب کە ملیۆنێک بێ ئەکاتە 20 تا 7 يعني بهمان شكل بلين هريمي كردستان وەرگریت ئەو ڕێژێ بۆ قیاسی بۆکەی ئەگەر چی بڵین ڕێژەکەم لە بەرتا ئەسانیە بەڵام بڵین تاکو بزانم هەرێمی کوردستان گونجاو بۆ ژیان لە ڕووی دەرونی کوشتنەوە لەو ڕێژەیەیاننا بەڵام ئەم ڕێژەیەکی ستاندەرە لە 2 بۆ 7 ئەگەر حادسەی کوشتن هەبێت لە 100,000 کەس بۆ ساڵێکە شتێکی نۆرمەڵ و ئاساییە. دەستخۆشە کاک سیرۆن سەرنجی بەڕێزت چییە؟ چی واگە تاوان گەشە تەشە نەبسێنێت؟ کاک فەرمان سەبارەت بە بڵین تاوان ناسی بەو اعتیباری کە گەڕانە بە دوای هۆکارەکانی تاوان دیارە تاوان بۆ اعتیباری کە هەر لە دێر زەمانەوە هەیە ینی هەموو مشتەمەعێک خاڵی نییە لە تاوان ئەگەر وەکو هەنێ لە زانکان ئەڵێن ئەگەر هاتوو ناتوانانی لەسەر زەویدا مشتەمەعێک بدۆزیتەوە بەبێ ئیلا ئەبێ تاوانی تیاابێ ئەگەر تاوانی تیانە بێ ئەو مشتەمەعێکی طبیعی نییە ئەمە وای کردووە زانکان هەر لە کۆنەوە یعنی دراسی ئەم مۆزع بکەن لە کۆمەڵگە جیاوازەکان زۆر بە توولی تاریخ ینی لە خلالی سەدان و هەزاران ئەو بە حوسانەی کراون لە وڵاتە جیاوازەکان هەموو علەماکان گەشتونەتە ئەو ئەنجامەی کە ناتوانێت حەسری هۆکارەکانی تاوانکردن بکرێت لەبەر ئەوەی هەر تاوانێک سروشتێکی تایبەتی خۆی هەیە لە زەرفێکی تایبەتی خۆیان ڕوەدا وەکو یادگاریش فەرموو ینی تاوان لە شوێنێکەوە بۆ شوێنێککە لە کاتێکەوە بە کاتێکی جیاوازە بەڵام هەمویان متفقن لەسەر کۆمەڵی ئەسباب کە ئەم بینەتیجە هۆکارن دافعن ئەتوانین ئەوەی کە بە شتە عامەکان باسکەین و پاشیش سیفەتە خاصەکان بۆ اعتیباری متعلقە بە وڵاتی خۆمانەوە هەنێ هۆکارە تایبەتیەکان هۆکارە کەسیەکان وەکو باس کراوە مەسەلەن ئاسی ڕۆشنبیری کەسەکان ئاستی مەسەلەن خوێندەواری کەسەکان هەندێ هۆکارەکان پەیوەندن بە ناحەی ئیجتیماعی پەرۆدەی خێزانی هەندێک هۆکارەکان پەیوەندن بە بارودۆخی ئابووری
هەندێک لە هۆکارەکان وەکو ئەوی باس کراوە کە لە ژێر لە بۆ ئەم کۆمەڵگای خۆمانە گونجێ ئەتوانین پۆڵێنێکین بۆی کە نوعاً ما فەسادی ئیداری و بوونی ڕۆتینە لە موسساتەکانی دەوڵەتە نوعاً ما محڕیزێکە بۆ ئەوی خەڵکان تاوان بکەن بەو اعتیباری بۆ نمونە من لە دایرەیەکەم کاتێ ئەبینم مدیرەکەم کۆمەڵێک فەسادی و گەندەڵی ئیسناد کراوە بۆ لای من هیچ کارێک نوعاً ما ئەمە هان مەدا کە من ئەگەر هات و مخالفەیەکیش بکەم نەترسم لە سزاکەی بۆ بەو اعتیبارەی ئەو خۆی لە سەرومنەوە هیچ جراتێکی لەگەڵ نەکراوە و خۆی محڕیزێک شە بۆی کەواتە زۆربوونی گەندەڵی و فەسادی ئیداری لە هەرێمی کوردستان فاکتەرە بۆ زۆربوونی بەڵێ لە خلالی سەنەواتی پێشوو ساڵەکانی پێشوو و ئیحسایەتانە هەیە و ئەو تەماسوکەمان لەگەڵ قەزایەکانە لە مەحاکم دەبینین بۆ نمونە ئەو ڕۆتیناتی لە دەوائیرەکانە هەیە هۆکار بۆ سزادانی مەسەلەن کۆمەڵێ لە خەڵکی لە سەنەواتی ساڵەکانی پێشووە مەسەلەن بەهۆی ئەو تەزەخوماتی لەسەر مەسەلەن دائیرەی جەوازە دەوائیری مرور هەبووە چەندین دۆسیەی متعلق بە هەم خەڵکانێک کە مڕاجعی دەوائیرەکانیان کردووە هەم ئەو کەسانەی کە منتەسیبینی ئەو دەوائیرانن ئیحالەی مەحاکم کراون بە تۆمەتی مەسەلەن ڕەشوە تەسهیلکردن تەمشی معاملات بە بەدەل ئەمە یعنی هۆکارەکەی غێری ڕۆتینا چییە لە وڵاتانی ئەوروپا ئەو کەسی کە جوازێک دەرەکایە مەسەلەن مڕاجعی دەرهێنانی ئیجازێکی سایقێکە هەر لە ماڵەکەی خۆیەوە دەفع ڕسوماتەکە معاملات ئەنێرێ بۆیەتەوە بە پێچەوانەوە لە وڵاتانی خۆمە لە وڵاتی خۆمان هاوڵاتیەک بووی بتوانێت جوازەکەی دەربکردایە لە سەنەواتی پێشووی بێت چەند مانگ چاوەڕێ کردایە ئیجازەی مۆڵەتی لێخڕینەکەی بێت چەند مانگی چاوەڕێ کەواتە خراپی نیزامی بەڕێوەبردن و ئیدارەدان سەبەبی زۆربوونی تاوانە لە هەرێمی کوردستان سەبەبێکە لە سەبەبەکانی زۆربوونی ئەو تاوانانەی پەیوەندیدارن بە وەزیفەکەەوە لەلایەکی کەوە ئەمەیان لەم چەند ساڵی ئەخیرەکە بە واقعی ئێمە بە شای خۆمان بینیمانە نەگونجانی یاسا و بڕیارەکان کە لە مؤسساتی ئەم دەوڵەتەوە یاسای نەگونجاومانەیە خۆمە عەرزەکەم بۆ نمونە لە چەند مانگی لە ساڵی پار ئیعلانی خوێندنی دکتۆرا و ماستەر کراوەتەوە لە زانکۆیانی هەرێمی کوردستان بەمەرج گیراوە کە هەر خوێنکارێک بۆ ئەوی قبول کرێ دوای بەدەستێنانی دوای دەرچوونی لە ئیمتیحانی کەفای علمی ئەبێ نمرەی 5 بۆ مرۆڤایەتیەکان 6 بۆ علمەکان بەدەستبێنێ کەسانێک بەپێی بڕیارەکەی بەپێی بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا کە بەڕاستی عەدەدەکەی مڕعیبە بەڕاستی کە زۆربەی ئەوانن کە لە ماستەر و لە دکتۆرا کە ناویان دەرچووە پەنایان بردووە بۆی بتوانن ئەم ئایڵزە بەدەستبێنن تەزویریان کردووە ئەگەر لێکدانەوەیەکی علمی بۆ ئەم بابەتە بکەی ڕاستە ئەم کەسانە لە بەرامبەر جەریمەیەکان بەڵام کێ وای لێکردوون کە پەنا بۆ ئەم باش ئەمە پەیوەندیدار بە تاوانەکانی ساختەکاریەوە ئەی پەیوەندیدار بە تاوانەکانی کوشتنەوە بە قەتڵەوە هەندێک جار حەزەکەی فەرمووەڵڵەبەسین هەنە جار بەڕاستی ئەتوانین بڵین مەراکیزە ئیسلاحەکانیش دەوری خۆیان نەجێڕاوە بەدڵنیایەوە من دەمەوێت پرسیاریەوە لێ بکەم لە دوایە کە باس لە زیندانەکان بکەین بەتایبەت بەڵێ من ئەمەیان لە دوو لایەنەوە باز دەکەین بە ئەسەفەوە ئێڵێم یعنی کۆمەڵێ دۆسیەتە لامان کاتێک ئەبینین بە گروپ تاوان ئەنجام دراوە کاتێک لێکۆڵینەوەی ور دەکرێ ئەگەیتە ئەوەن جامەی ئەمانە لە ناو مەرکەزی ئیسلاحیا یەکتریان ناسیوە و پاشان کە لە ناو مەرکەزی ئیسلاحی هاتوونەتە دەرەوە ڕێکەوتن کراوە و کەواتە زیندانەکان شوێنی دروستبوونی تاوانە لە هەنێ بەو اعتیباری کە فەلسفەی خۆی ناپێکێ هەنێ جار واقعمان هەیە کە بەو شێوەیە ڕوویداوە لەلایەکی دیکەوە ئێمە تیم و گروپی تاوان هەیە لە هەرێمی کوردستان زۆر بیانی بوو بێت بەدیار لە چەند مانگی پێشوا بینیومانەکە لە هەتا لە کەناڵەکانی ڕاگەیاندن باس کرا کە وەقایعی سەریقات و ئەوانە بە گروپ کراوە یعنی لە قەزا و ناحیەکان بە تایبەتی گروپی چەکداری چوونەتە سەر ماڵی خەڵک تۆ بۆ خۆت بە تەجروبەی خۆت دەمێکە کاری پارێزەری دەکەی پێشتر هەبوون بە گروپ کاری پێشتر بەو شێوەیە نەبووە ئەگەر پێشتر بەو شێوەیە نەبووە بۆ لەبەرەوەی لە سەنەواتی پێشوو تقریبا بەو نەوعی ئێسا نەبووە و حکومەت نوعا ما سەیطەریەکی نوعا ما جزئی کردبوو بەسەر ئەو وەزع ئەمنی ناو وڵات بەو شێوەی ئێسای لێ ناتوو وەڵام من دێمەوە لە سەرنج کاگەدگاری ژوەرەگەنی بۆی کاتەکە وەکو خۆیدا بەشمووی لە نێوان کاگەدگار دۆخی خراپی خەڵک چەندە فاکتەرە بۆ زیادبوونی وەکار بۆ زیادبوونی تاوان ببوورە
حتمما دۆخی خراپیان فاکتەرە بۆ ئەنجامدانی وەکو کاک دکتۆریش باسی کرد بە پێی جۆری تاوانەکان جیاوازە بڵێن فاکتەری ئابوووریەکەی حتمما هۆکارێکە بۆ دروستبوونی چەند جەریمەیەک لەوانە جەریمەی تاوانی دزیکردن یان تاوانی فێڵکردن ئەمە ناڵم ئەگەر ئەمە ئەو تاوانانی کە پەیوەندی بە بێئومێدوی نەبوونی باری ئابوووریەکەی بێ کۆمەڵی لەو تاوانانە دروستە بێ کە لە دزیکردن لە فێڵکردن لە قۆڵبڕین لە ئەنجامدانی ساختە لە خیانەتکردن لە ئەمانەت ئەمە هۆکارێکە یان تەنانەت ئەگەر وەکو خودی تاوانەکەش وەکو توانی تاوان نەبێ زۆر جار هەیە ئەکەوێتە بواری قەزایی بەرایەکانەوە کابرا ئەکەوێتە قەرز و قەرز وەرگرتن و پاشان نەدانەوەی کە ئەمە شەرێکی کە ئەگەرچی وەکو تاوان حسێب ناکرێت و لە ڕووی بەڵام ئەمەیەکی جۆرێکی کێ لە لەوانەیە کە بەهۆی ئەم کێشە ئابووری و بێ ئومێد بوونە دروستە بێ یان کە هەنێک کەسێکەیە ئەگونجێت چەکی دابێت بە حسابیەوەی کە وەفای پێ بکات و قەرزەکەی پێ بداتەوە ئێستا ڕەسیدی لە بانکەکەیان نەماوە ئەمەش کە تاوانەی کەت دروستکەکە ئەمە لەو کارە هۆکارەوەی کە ئەگەر پەیوەندی زیاتر بێ بە قەتل خۆی قەتل لەوانەیە بەداخەوە زۆر جار هەیە لەسەر شتی زۆر بڵین پچکۆلە و تافە و ئانە دروستە بێ هەمومان شتێکی بچوو کە سێگاتە قەنەعات کەسی بەرامبەر بکوژ هۆکارەکەی لەوانەیە چەند هۆکارێکە بێ یەکەمیان هۆکارێکی ئەوەیەکەوە ئەم منتیقەیە بە هەموو خەڵکەکە لەژێر عەسا باژی زۆربەی زۆری عەسەبیە عەسەبیش نەبێ بە بچووکترین شت عەسەبیە بێ باشە ئەم هەموو هەواڵە ناڕاستە ئەم هەموو هەواڵە چاوەشەکاریە ئەم هەموو ئەوڵێ مژدا ئەوڵێ هات ئەوڵێ نەهات ئەوڵێ ئەرچی ڕوویدا ئەوڵێ گەڕایە ئەوڵێ کرایە ئەوڵێ ئەمانە هۆکارێکن گۆک ئەم خەڵکە دایمە تووشی عەسابێک و لەسەر وەکو لەسەر ئاگر بێت چاوەڕێی خەڵکی ئەمە لە ڕووی دەرونی و ماندووە بە تەواوەتی بەڵێ ئەمە جۆرێک ئەمەیەکێکە لە هۆکارەکان چکە بۆ عنی معقول نییە لە ساڵانی پێش و ڕوویدا لەسەر فولایی تێک تۆ دابەزیت و بیکەی بە شەڕ و ئەوەندەی نێڵی تۆ دەماچە ناسی ئەمە تەبیعیە لەسەر ئەمە تەنانەت نەک فولایەتەکە وەتە هەر لانێ مانگی پێشوو بوو کە بە هەمان شکل لە سلێمانی کە سارێک بە کۆڵانێکە ئەڕوا لەسەر خێرایی جەماعەت یەکتر دابەزێن و پەلەمان یەکترن و جەماعەتەکەی کە دوای ئەچنەوە و یشی کە ئێنە دەسەکرد بە تەقەکردن و خەڵکی تیاکوژە خەڵکی تا برینارەکرێ کەسی ئاسایی ئەمانە دەکات کەسێک کە زۆر ئاسایی بێ حتمما نایکە بەڵام کەسێکە کە خۆی چەکی هەبوو چەکی بێمۆڵەتی هەبوو مەشیکە لە کێشەکان لە وڵاتەکە هەیە چەکی بێمۆڵەت کە چەک وای لێ هاتووە دەمانچە بە تایبەتی وای لێ چەک خۆی مۆڵەتی هەبی یا مۆڵەتی نەبێ بەڵام چەک وەکو عەدەدی چەک زۆرە باشە تاوای لاتوەتر ئەبێ دیسانەوە ترسمان لێ بنیشێت لەبەرەوەی کە هەڵبژاردنەکانمان لە بەردەمایە دیسانەوە چەک وەکو هەڵبژاردنەکانی پێشوو وەکو مەکرەمە و دیارین دابش نەکرێتەوە بەسەر دەنگدەرەکانەوە بۆ کڕینی دەنگەکانیەوە وەکو دیارێکیش دەمانچیان پێ بەخشرێت و یا چەکیان پێ بەخشرێ بۆی دەنگکان بەدەست بێنن بەرامبەر بۆ ئەم چەکە کابرا کە کەسێک هەیەتی و فێر نەکراوە لە چۆنیتی بەکارهێنانی لە حاڵەتی پێویستی بەکارهێنان یان لە ڕووی دەرونی کەسەکە حسابی بۆ نەکراوە کاگەتگەرە و تاوانانی تۆ بینیوتن چەکی بۆ مۆڵەت هۆکار بووە بۆ ئەوەی کە تاوانەکە بەڵێ چەکی لەو تاوانانی کە تاکو ئێستا من ئەوە لە نزیکی چەند 16 ساڵەکە ئەیبینم بەڵێ هەبووە چەکی بێ مۆڵەت هەوش بووە چەکی بە مۆڵەت بووە هەش بۆ ئەسڵەن کلاشیکۆفەکە هەر مۆڵەتی نییە بەڵام بەداخۆمێژێکی خێ لە کێشەکانمان کە ئێمە ڕوبەڕوومان زۆربەی کات ئەو پێشمەرگە بەڕێزانی کەوا لەسەر گیرفانی خۆیان چەکیان کردیەوە یان چەکی خۆیانە یان چەکی وەزارەت بێ پیاندراوە لەبەرەوەی کە لەوێ وەکو مەشجەب یا شوێنێکی کۆگایەکی تایبەتیان نیە بۆ پاراستنی ئەو چەکانە لەگە خۆیانەوە ئەگونجێت تاوانی پێ دروست بێ گونجێت هەر بە قەزا و قەدەر ببێتەوەی بریندارکردنی یان کوشتنی یەکێک لە کەسوکارەکەی خۆی کە بە نەزانانە پاکردنەوە بێ ئەمەشێکی کێل هەر لە ڕووداوەکان باسی لە نزیکبوونەوە لە حملەی انتخابی کرد ئەم بلملانە سیاسی کە هەڵبژاردنەکان ڕوودەدات ئەمانە زیادبوونی هۆکارن بۆ زیادبوونی تاوان بە هەمان شکل بالفعل ئەو بەدەروی کە ئێمە هەر ملەتێکی عەسەبین ملەتێکی تەعەسسوبیشین یعنی کە ئیتر بەس لایەنەکەی هاوڵاتێک کە بەس لایەنەکەی خۆی پێڕاست بوو دژی لایەنەکەی کە قسە ئەکات بە هەمان شکڵەما بێتەوەی کە ئەوە نییە کە هەست کەسێکمان ڕێزی بۆ چوونەکەی بەرامبەرمان گری قەچێکە تۆ لایەنێکی هەڵبژاردننی حملی خۆتەکەی وا ناکەم کە سنووری
بەڕێز بشکێنم بۆیە بە هەماشکرد لە انتخابەتەکانی پێشووە ئاگادارین کەوا چەندین جار لە کاتی حملەی انتخابەتەکە پێ هەڵبژان و پەلامارد و شەڕ و تەنانە کوشتنیشی لێ بۆتەوە کاگەدگارە دەوتە دۆخی کوردستان دۆخێکی زۆر لەنا لەبار و ناخۆش حکوومەت کۆمەڵێک زۆر کێشی بۆ خەڵک دروست کردەوە ئەم کێشانە چەند دەوەکاری تەشەنە سەندنی تاوانن حتمما ئەمانە ئەبێ بڵین نەبوونی خراپی بژێوی خەڵکو و خراپی بازار و خراپی هەواڵەکان ئەمانە هۆکارن یعنی یەکیکە لە تاوانەکان ئێمە بە هەر لە کوشتنە یەکیکە لە تاوانەکان احتیکار و گرانکردنی بازار و شاردنەوەی شتومەک ئەمەش جۆرێکی لە تاوانە خۆ ئەمە چێ دووسی کردو ئەمەش بە هەمان شکڵ هەواڵەکانی تەلەڤیزیۆن و حکوومەتەکە باسی کات و خستنە ترس و سنووردا خستن و ئەمانە بۆتەوە ئەوەی کەوا بالفعل بازاڕیش بە هەمان شکڵ ئەمە جۆری کرد تاوان کە دروست بێ چونکە خۆی ئەگەرچی تاوان هەنێ تاوانمان هەیە لە کاتێک کردارێک هەیە هەنێک کردار هەیە لە کاتێکە تاوان نییە بەڵام لە کاتێکە تاوانە بڵین کابرا هەموو ئەگەر نمونەی بازار بێنینەوە هەمووی هەر مەخزەنی هەیە و کە کاتشتێنێت تایدایانە بەڵام لە کاتێکی وایە خۆرە غەزنکردنە چی ئێستا خەڵک باسیەکات ڕایەتی ئەوە ئەگەر ڕووی بەڕووی دادگا کردەوە جەریمە حسێبەکە ئیجراتی لەگەڵاکە بەڵام ئەوەی کەوا ئاگادار بم ئێستا لیژنەکانی قایم قامێتوانە لەکسە بەغرامەیەک و بەداخەوە بەغرامێکی بەسیط و یانەوە گەورەترە بە غەرامە ڕۆبەڕۆی بەڵێ من پێم وایە لە ظروفێکی ئاهای زۆر گەورە بێتە سەر خەڵ داواکاری گشتی خۆی ئەو ڕێی پێدراوە کە بە هەمان شکڵ ئەو سکاڵاگە پێویست کا سکاڵات ئەو مارکە ئەگەر گەیشتەوەی کە بالفعل کە ئیسپات بوو لیژنەی قایم قامێت توانوی زانی کە ئەو کەسێکە ئەو خواردانەی شاردوێتەوە ئەتوانێت ئاگاداری داواکاری گشتکردەوە ئیجراتی لە بەرامبەر زۆر باشە دەست خۆش کاک سیروان ڕەنگە لە هەر وڵاتێک بە جیاجیان هەر لە وڵاتێک و کارێک زیاتر بێت بۆ ئەوی تاوان ڕوو بدات لە هەرێمی کوردستان فاکتەرە عامەکان چینەوەی پەیوەندیدارن بە هەرێمەوە زیاتر کە تا ئێستا نەوعانما باسمان کرد ئەتوانین بڵێین کاگەدار دەڵێ خەڵکی ئەمە تووڕێ و هەمووی لەسەر عەسابەوە زۆر فەرمان ئەوەی کە ئێستا ئێمە باسمان کرد توانین بڵێن متعلقە بە ئەفرادەکانی ناو مجتەمع ئەفرادە عادیەکانی ناو مجتەمع بەڵام من ئەتوانین جزئی دووەم سەبارەت بەوەی کە نەوعان ما کێ وای کردووە کە ئەفرادەکانی مجتەمع بەم نەوع بژین وەکو کاگیادگار باسی کرد یعنی بەڕای من یەکێک لە هۆکارەکان ئەم وەزعە سیاسیە نائیستیقراریە کە لە هەرێمی کوردستانە کە هەر لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستاش وای کردووە بە شێوەیە کە نظامێکی مؤسساتی هەتا ئێستا بەرجەستە نەبووە لە ئیدارەی حکوومەتی کوردیا بە ئەو چەند بست و ئەو نەساڵی کە تێپەڕیوە ئەمە وای کردووە نەبوونی ئەم نظامی مؤسساتیە لە ئیدارە وای کردووە کە بەو جۆرە بخڵقێکە ئیدارە نتوانێت سەیطرە بکە بەسەر ئەو وەزعی کە دروست بووە لەلایەکیکەوە ئەگەر سیرکەین سەیطرەی نظامی ئەحزاب بەسەر حکوومەتە هەتا ئەم دەقیقەیەش کە باسیەکەین زۆربەی لایەنەکان حیزبەکان بە مەرجە ئەزان بۆ بەت لە منازعەکان پێش پەنابردن بۆ مؤسساتە ڕسمیەکانی ئەم وڵاتە ئەمە وای کردووە کەسانی مەسئولینی ئەم وڵاتە بە گەورەتر پیشان بدرێن لە یاساکان بەو اعتیبارەی ئێستا ئەبینین ئێمە لە دوای ساڵینەوە دەکانەوە چەندین کەس هەن مەطلوبن لەلایەن مؤسساتی ئەم وڵاتە بەهۆی ئەو وەزعی کە لەم وڵاتە دروست بووە لەپاڵ مەسئولینی حیزبەکان خۆیان پەناداوە پەناگایەک بۆیان بۆ ئەوی لەدەست عەدالەت و دادپەروەری یعنی بەڕاستی هەڵبێن کەواتە خەڵکی ئێمە هەست ناکەن نیزامێکی لێی دەپرسێتەوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە ئەگەر ئێمە معالەجەیەکی بمانەوە معالەجەیەکی جەزری بکەین کە بە شێوەیەک هەرچەند بڕوامان وایە کە ناتوانێت مجتەمع خاڵی بێ لە تاوان بەڵام ئەگەر بمانەوێت معالەجەیەکی جەزری بکەین لە ئەساسەوە بکەین ئەبێ حکوومەت چاوخشانەوە بکات بە ئەسڵەن نظامی ئیداری خۆی و گەڕانەوەی هەیمەنەت و سیادە بۆ مؤسساتەکانی دەوڵەت و پاشتر پێدانی مرکزیت بە قەزا بە قەزا بۆ بۆ یعنی شکۆمەندی قەزا یعنی بگەڕێتەوە بۆی ناڵێن شکۆمەندی نیە بەڵام قەزا لە خلالی سنواتی پێشوش دەوری خۆی گێڕاوە یعنی لە ئومورەکانە بەڵام تەعاملکردنی قەزا لحد الآن لەگەڵ کیا بووە هەتا ئێستا من لە خلالی سنواتی خۆمان نەمبینیوە مەسئولێک بدرێتە دادگا و دراک بە دادگا فەرزی سزاکەی بەسەر نەکرا ئەفکاکسیرا و تەسەورە هەیە کە دادگا لە هەرێمی کوردستان دادگای هاوڵاتی هەژارەوە ئەوانیش بەحەسەب بە دەکات ڕۆژانە
کەواتە ئەمە هۆکارە بۆ ئەوەی خەڵک ئینتیمای نەمێنێت بۆ نیزام و تاوان بکات. نا من وا نابینم یعنی قەزای هەژار بێ بۆ بەو اعتیبارەی قەزا نظامی قەزایی لە وڵاتی خۆمانە تقریبا خۆداڵی بەرپرسان ناتوانێت دادگای بکات. بەرپرسان بەو اعتیباری تحریکی شەخوا لە دژیان ناکرێت. قەزا ناتوانێت خۆی بچێت بڵین تحریکی شەکوا بکە ئیلا ئەبێ شەکوایەک بێتە بەردەست قازی و تا ئێساش ئەوەی کە سەربێنراوە قازی لەو شەکوایانەی هاتوۆتە بەردەستی ئیجراعاتی سەلیم و صحیحی خۆی کردووە. کێ ناتوانێت بڕیارەکانی قازی جێبەجێکە و مەسئولین و کەسانی تاوانکار بێنێتە بەردەم دادگا قەزا بەرپرسی نییە لێ بەڕاستی با ئێمە نەبین بە پارێزەری قەزاگانی حەقە خۆیان ئێستا دیفاعیان لە خۆیان کرد بەڵام لە واقعا وایە تا ئێستا ئێمە بینیومانە چەندین بڕیاری گرتن و ئیستیقدام بۆ مەسئولین دەرکراون بەڵام جێبەجێ ناکرێت ئەوە ئەبێ جیهاتی تەنفیزی کێ بڕیارەکانی دادوەر جێبەجێەکە پێویستە ئەوان بێت. باش ئەوان ئەم نیزامە دادوەری کە هەیە ساتوانێتی ڕوبەڕووی بنبڕکردنی تاوان بێت یا خۆ وەکو پێویست ڕوبەڕووی تاوان بێت. بەڵێ کاک فەرمان قەزا جیهازێکە تعامل لەگەڵ لە ناحیە جەزایی تعامل لەگەڵ تاوانە ئەکا نەک لەگەڵ بڵین هەر ئەوترێ زەبتێکی وقائی نییە عیلاجەکەی توانین بڵێن بۆ لەبەرەوەی تعامل لەگەڵ تۆمەتبار ئەکا دوای ڕوودانی تاوانەکە ئەوە جیهاتی دەرەوەی قەزان کە تعامل لەگەڵ کوێ ئەم جیهاتانم تعاملیان بە سەلیم و بە بێکێشە کردووە خۆی ئەگەر بە تعامل بە شێوەیەکی سەلیم بکرای ئەو دۆخە دروست نەبوو کە ئێستا ڕوویاوە با من نمونەیەک بە نمونەیەک بێنمەوە ساڵی پار لە کاتی هەر لەو کاتەی کە بڕیاردرا کە پاشەکەوتی موچە بکرێ بەهۆی ئەو وەزعە نائیستقراری لە دام و دەستگاکانی ئەم شارە دروست بوو هەر بە ڕۆژی نیوەڕۆ لە ناو جادەی ڕاپەڕین کۆمەڵە چەکدار دەستیان کرد بە ڕوتکردنەوەی ئۆتۆمبیل و بە کوشتنی خەڵک یعنی ئەمە لە غیابی چیا دروست بوو لە غیابی مەسەلەن ئەو فەزا نائارامەی کە لەم شارە دروست بوو کەواتە ئەگەر بێت و کێ مەسئولە بی نەتیجە کێ مەسئولە کێ محەڕیزە بۆ ئەنجامدانی ئەم تاوانانە پۆلیسێک بۆ دوێنێنە چوە سەرجادە بۆ وازی لە وەزیفەکەی نهێنا ئاسایشێک بۆ وازی نهێنا منێکی هۆکاریەمانە حکوومەت لە ئەنجامی دەرکردنی کۆمەڵێ بڕیار هەروکو ئەرزم کردی کۆمەڵێ بڕیار و کۆمەڵێ مەسەڵەن مبادرات کە دراسەیەکی سەلیم و صحیحی بۆ نەکراوە ینی لە استراتێژیتی حکوومەتە نەبووە ئەبوایە حکوومەت کاتێکە دووربین بێ ینی هەمیشە وتراوە ئەبێ ئەگەر کەسێ لە خێزانەکە بەرنامە بۆ ژیانی ئایلەکەی خۆی دابنێ ئەبێ استراتێژیتی تایبەتی خۆی هەبێت ئایا ئێمە بینیمان لە خلالی ئیداری حکوومەتی ئەم وڵاتی خۆمان استراتێژیتی بۆ نیزامی ئیداری و مالی هەبێ ئەبوایە بەلایەنی کەمەوە چەند ساڵێک پێش ڕوودانی ئەوەی کە تۆ 4 مانگجارێک موچەکە و پێوایە ئەبوایە بیری لەو کردایەتەوە مەسەلەن نەوعەن ما معالەجەیەکی پێبەریان نەک بەو شێوەیە کاک سیروان سزاکانی ناو مەتنی یاسای سزادان ئەمانە توانیوانە ڕوبەڕوو بیا خۆ سزای گونجاون بۆ تاوانەکان کە بەڵێ کاگە ئێمە شتێکمانەیەڵێ هەموو نەسە قانونیەکان تەفسیر یەکتری ئەکەن و تەکمیلەی یەکتری ئەکەن ئێمە وەکو ئەوەی کە لە قانونی عقوباتە هەیە یان لە قانونە فعلیەکانی کە هەیە تعامل لەگەڵ کەسی تۆمەتبارەکەی کەسی تۆمەتبار کە یێتە بەردەم دادگا پاشتر دادگا هەر بڕیارێک دەرەکە ئەیبەتە شوێنێکی دیکە ئەم سزایە لەوێ بەسەرەبە بە هەمان شێوە یاسادانەر ئەرزەکەم یاسادانەر بە هەمان شێوە کۆمەڵی یاسای داناوە کە ئەبێ وای فەرز کردووە وای تەسەور کردووە کە ئەو سزایی قازی محکەمە دەری ئەکا لەسەر کەسی حکم بەسەر ساغ بۆ تاوانبار ئەبێ ئەهدافەکەی خۆی بپێکێ کێشەکەمان ئەوەیە ئێمە مرکزێکی ئیسلاحیمان نییە کە ئەو ئەهدافانە بپێکێ کە مشەڕع مەبەسێتی ئێمە ئەبینین لە وڵاتی وەکو ئەمریکا ساڵانە لە بودجەی ئەو وڵاتە چەندەها ملیۆن دۆلار سەرفەکرێ فی سەبیلی چی بۆ ئەوەی ئەو کەسانەی کە لە دەوائیرەکانی سجن بەسەرەبەن مەسجونین کاتێکە گەڕێنەوە ناو کۆمەڵگا غەریب نەبن یعنی من لێت ناشارمەوە خەڵکی وا هەبووە 12 ساڵ 13 ساڵ حکمی لێرە بەسەر بردووە کە هاتوتەوە ناو ئەم وڵاتە ئەڵێ ینی وای لێ هاتووە شێت بێ ئەڵێ ناتوانم لە وڵاتە بژیم بۆ فیسەبی بینیوێتی نەوعەنما ئۆتۆمبیلەکان جیاواز بووە بیناکان جیاواز بووە یعنی تۆ وای کردووە سزاکە بەس بریتی بۆ لە چی بریتی بووە لە دابڕینی ئەم کەسە لە کۆمەلگا هیچی کە نەبوو کاگیادگار هەنگاوەکان یان خوتەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوەی تاوان لە هەرێم هەن یاخود ئیش ئەکرێ بۆ ئەوەی بەر بە تاوان بگیدرێ کەم بکرێتەوە هەڵمەت هەیە و شارکردنەوە هەیە ئەمانە زەرور نەبن
حتما هۆشیارکردنەوە زۆر زەڕورە من وەکو خۆم قەناعەتم وایە کە هۆشیارکردنەوە هەر لە قوتابخانەی سەرەتایی هیچ لایەنێک کەمی ئەمە خۆیە خەڵک وشار بکاتەوە لە دوورکەوتنەوەتەوە بەڵێ جارجار بەڵێ ڕۆدات ینی بەڵێ ئەنجامەدرێت ینی وەتە لە ماوەکانی پێشوە چەند ڕێکخراوێک هەڵمەتی ئەشکێکلوانی ڕێکخراوی لە کۆڵەر بۆ سەر و یاسا هەڵمەتی دژی هەڵگرتنی چەکی بێمۆڵەتی ئەنجامدا نزیکەی زیاد لە مانگێک بەردەوام بوو ڕێکخراوی کرد بەداخۆ ناوەکەی بچۆ بە هەمان وەکو پرۆسێس ئەمە هەیە ئەمە تەنها هەوڵی هەوڵی ڕێکخراوێک دوو ڕێکخراو چەند ڕێکخراوێکە بێ زۆربەی کات بۆ هەموو جەریمەکانی تر یعنی تەنان لە تاوانی کوشتنەکانە کوشتنی بەتایبەتی لە قەزەی کوشتنی ئافرەتەکانە بە هەمان شکڵەوە زۆربەی کات چەند ڕێکخراوێک هەڵەسن بە هەڵمەت و ئەنجامدانی ئەوەندەی کە ئەوان لە توانای خۆیان بێ ئەو هەڵمەتاکەن و هۆشیارکردنەوەی خەڵکەکەن یان تەنانەت ڕێکخراوی تر هەبووە کە هۆشیاری داوە بە ئەو قوتابی خوێندکارانن کە لە ناوەندی و ئامادەین لەسەر یاسای خراپەکانی ئەمریکانی پەیوەندی لە ساڵانەکانی پێشەوە بە هەمان شکڵ ئەوە هەبوو چکە بۆ ئەو جیلەیە کە زۆربەی کات ئەو تاوانانەی لە دەست ڕوو ئەدات بە ئەمریکانی پەیوەندی چ بە تەلەفۆن هەڵمەتانە بە جۆرێک بوون تەسیرانە بێ لە موسەمەیەوە کەم تا زۆر تەسیری هەبوو بەڵام پێویستی بە هەڵمەتی گشتگیرتر و فرانتر و بەردەوامترە بێت کاگات گەرمەسەلی ڕاگەیاندن تعاملی ڕاگەیاندن لەگەڵ خەڵک ئەوە چۆن دەتوانێت ڕاگەیاندن تەسیریە بێ کاریگەری خۆی هەبێ بۆ کەمکردنەوەی تاوان یاخود بە پێچوانەوە دەکرێت ڕاگەیاندن بێ ئاگایانە تێبکەوێ بۆ کارێ بۆ زیادبوونی هەردووشێ بێ ڕاگەیاندن ئەتوانێت هەردوو ڕۆڵەکە ببینێت توانێت ڕۆڵەوە ببینێکەوە هەڵمێتێکی فێرکردن و تێگەیان و ڕۆشنبیرکردنی خەڵک بێت و بەرەو باشتی بڕە هەڵمەتی بەرەو خراپیش بڕە ینی زۆر جار هەیە کە تاوانێک کە ڕوو ئەدات ینی وەکو وتم من ئەو ڕێژەی کە بە پێش باسم کرد کە تاوانێک ڕۆدات هەنێ ڕاگەیاندن هەیە ئەچن ئەم تاوانە زەقەکەنەوە وا ئەکەنکەوە لە ئەگونجێت مەبەسی تر لە پشتیەوە مۆزوعەکە حسابیەوەکەم باری ئەمنی شار و شڵەژا و حکومە دوایە و ئەمانەی لە دوا بێ ئەزنە ئەسلی مۆزوعەکەی لە دواوە نیە بۆ دوایەوەی کە تاوانەکە ئەنجام ئەدرێت و کە باسەکرێمە بەڵام دوای ئەوتر بە دواداچنی ڕووداوەکە ناکە بەس ترس و خەوفەکە خاتە دڵی خەڵکەکەوە دواتر نازانێت ناچێت بە دواداچنیەوەکە بالفعل ئیجراعات بەرامبەر تۆمەتبار کراوە نەکراوە گیراوە نەگیراوە حکم دراوە لەسەری حکم نەدراوە ئەنجامەکەی چی بووە نه بەس وەڕقەی کە فڕێدا ترسێکە و هەنجار فڕێداتە ناو کۆمەلگا و ڕاگەیاندنەکانەوە کاکسیلۆن باسی لەوە کردنا و زیندانەکانی خۆ چاکسازیەکان لەوێ شوێنی دروستبوونی تاوان بە جۆرەی کە گروپی تاوانی لێ دروست دەبێت کە خەڵک لەوێ بیر لە تاوان دەکاتەوە بۆ زیندانەکانی ئێمەوان مەرزنی هەر زیندانەکانی ئەمەوا بن زیندانەکانی لە وڵاتانی تریش بە هەمان شکڵوا بێت تۆ کاتێکە چەند تۆمەتبارێکە خێتی شوێنێکەوە هەنێ تۆمەتبار هەیە چەندین تاوانی پێشە چەندین جار تاوانی ئەنجام داوە و بڵین حکمی بەسەر بردویان بەر عفات کەوتۆ هاتۆ دوای چۆتەوە سەجن لەگەڵ کەسێکی کە تازە دانران بێت و تێکەڵاو کرابێتن لە قاعەکانە حتمما ئەوە ڕۆیدات و گروپین دروست بێ تەنانەت زۆر جار هەیە ئێستا لە ناو سژنیشە تاوان ئەنجامەدرێت ڕوەدات بەس باز لەوەگرێت چاکسازیەکانی ئێمە وەستیان زۆر خراپە ینی لەوێ مامەڵە بە مخەدراتەوە دەکرێت تاوان ئەمە حەزم نەکرد ئەو بابەتە باسکەم سەراحەتەن بەڵام بالفعل بەداخەوە ئەگەر چی زۆر هەوڵیش دراوە زۆر پشکنین ئەکرێ ئەنجامەدرێ بەڵام زۆربەی جار حەبیات مخەدەرات ئەچێتە ناو سژنەکان و ناو سژنەکانە کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێ بەکارێ هێندرێ تەنانەت بۆتە کارەساتێک بۆ سەر کارمەندەکانیش چکە بۆ ئەو کارمەندەی کە دواتر لە کاتی پشکنینە ئەم مخەدەرەم ئەم تلیاکە ئەگرێت و دەسی بەسەر ئاگرێت و دواتر دادگای لە ئاگادارەکاتەوە بۆ تۆکارەوەیکەوە کە سوکار یان ئەو تۆمەتباری کە دەستگیر کراوە کە تلیاکەی دابۆ یان کە سوکارەکەی ئەکۆنە هەڕەشەکردن و ترساندنی ئەو کارمەندە ئەگە تۆ نەتگرتە ئەگە تۆ نەدۆزیایەتەوە ئەگە تۆ تەسلیمی دادگات نەکردە ئەو توش نابوو بەڵێ بەداخەوە ئێستا هەنێ لە زیندانیەکان هەنێ جار ئەوە ڕوودادات و پەڕاوەکانی لە کۆڵۆنی بۆ ئەنجام دراون کەواتە زیندانیەکانی ئێمە شوێنی ئیسلاح نین بۆ ئینسان مەرزنیاری ئێمە بێ بە ئەوە وتمە جاما کردەوە ئەگونجێت زیندانی کەش هەبێ فەلسەفەی زیندان بۆ خۆی زیندانیکردنی خۆی مناوەکەی بەناوی خۆیە کە گوایە چاکسازی بێ بەڵام ئەگونجێت بۆ هەنێکیان چاکسازی بێت یعنی ئەوە ناکرێت بتوانانی هەموو سژنەکان ئەوی کاتە دەرەوە هەر بە تۆمەتباری مەهابێتەوە نە ئەوان نییە ئەگونجێت
بەڵام فیئەیەکیشیان تیا بێ کەوا لە سژنە چاک نەبن بە هەمان شکڵ بێنەوە دەرەوە بۆیە ینی ئێستا لە زۆربەی نیزامەکانی هەنێک نیزامی تری ئەوروپا بیر لە پێوتر عقوبات بەدیل بیر لە سزادانی سزای بەدیل ئەکرێتەوە بۆ ئەوی کە ئەو کەسەی کە سزا ئەدرێ مەرج نیە هەمووی هەر سجن کرێت و بخرێت نەخێر بەڵکو ئەو کەسە سزاکەیە درێت بەڵام بەرامبەر ئەو سزایی کە ئەیدرێت لە شوێنێکی خزمەت گوزاریە ئیشی پێکرێت لە خەسخانەیەک ئیشی پێکرێت لە بەداخۆ نیمانە تاکوێسا نیمانەوە بیریشی لە ڕەنگە بیریشی لێ نەکرابێتەوە ئەگە چی ئاگدارم چەند بەڕێزێک هەوڵیاندا و هینیان کردو بەڵام کوور لە ڕووی حکوومەتەوە نەخێر باشە چۆن کەسێک وا لێ بکرێت بە ئاسایی بێنرێتەوە ناو کۆمەڵگە پاش سزاکەی تەواو دەکرێت حتمەوە لە چاکسازیە تۆ ئەو ئیجراتانی لە چاکسازیە لەگەڵیا ئەکرێت و ئەبێ وای لێ بکرێت کەوا بتوانێت بێتەوە دەرەوە بەوەی کەوا لە داوەکو کاکسیران باسی کرد دانەبڕان نەبێت لە سژنا باشە ئەو هەواڵی لابێت تەلەڤیزیۆنی لابێت توانای پەیوەندیکردنی بە دەرەوە هەبێ ئەگەچی هەیە ئێستا لە سژنەکانە و هاتنە ساحە و بەرخۆر و یاریکردنیان هەبێت کە ئەمانە هۆکاریان کە ساڵانی پێشتر ئاگدار بووم ئیشکردن لە فێری کۆمەڵی ئیش هەبوو لە ئاسنگەری و لە دارتاشی و لەو سەنعاتانە یا سەنعاتی پێم بیرم بێ ئەگەر سژنەکانی جاران ئەگەر هیچ نەبووە سەنعاتی چنین فێرە بوون و دروستیانەکە نەخشیان دروستە کرد ئەمانەوە بێتەوە ئەوەیەوە ئەو کەسە لە دانەبڕێت و بتواندرێت کە هاتەوە کۆمەلگا و هەوروەها خاڵێکی کەشەیە کە مشکلێک کۆمەلگایە سێرکردنی کۆمەلگا ئەنی کەسێک تاوانێکی ئەنجام داوە یان نمونەن بۆ تاوانێکی دزی ئەگەر ئەنجام دابێت کابرا حسابیەوە ناکە ئەو دزی ئەنجامی داوە لە چ پێویستیەکە بۆ کە ئەنجامی داوە کە ئەنجامی داوە گیرابێ حکومەکەی درابێت دوایی کە هاتەوە کۆمەلگا چۆن سێری ئەو کەساکاتەوە ئایتر کە کەس ئیشی پێ نەدات کەس بە چاوێکی ڕێزەوە سێری نەکات هەموو کەسی ئەو ڕووداوە و تاوانەی لەبەر چاو بێت ئەم کەسە چی لێتەوە ئەم کەسە ناچارە بێتەوە دووبارە ینی باهێڵنی چاکسازی کۆمەلگاکەش ناچارە کۆمەلگاکە زۆر جارێ پاڵنەرە لە کەسەکان کە بچن تاوان دیسان ئەنجام دەنەوە. زۆر باشە دەستخۆش کاک سیروان مەترسیەکانی بەردەوامبوونی زۆربوونی تاوان یا خودمانەوە لە دۆخی زۆر تاوانیە چییە مجتەمعێک دەکرێت بەردەوام بێ بە تاوانی زۆرە بە ڕووداوی زۆرە وڵا کاک فەرمانیانی سەبارەت بەوەی کە گەر بێت و تاوان دیاردەی تاوانکاری زۆر بوو لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکە تەبیعی ئەبێ ئیفترازیەوە بکەین ئەبێ حکوومەت جوهودی خۆی سەرفکە یعنی هەر لە فەردێکەوە تا گەورەترین مؤسساتی دەوڵەت بەڵام ئەگەر بێت و ئیفتراز وا بکەین ئەگەر دەوڵەت نەیتوانی سەیطرە بکە بەسەر ئەو وەزعە هەروەک ئەوەی بۆ نمونە لە دوای ڕوخانی ڕژێم لە مەناطقی جنوبی کە ڕوویە ینی ئەمنیەتی شەخسەکان و ماڵی خەڵک ئەکەوێتە ژێر مەترسی بە جۆرێک کە هیچ کەسێک ئەطمئینان نییە نە لە نەفس نە لە ماڵ نە لە ئەرزی خۆی خەڵکی ئێستا دڵنیایە لە ماڵ بەڵێ ئێستا نەوعەن ما ئێمە بۆیە تقریبان جوهدەکان و هەوڵەکان بۆ ئەوەیە تا بتوانین ئێمەمان ئێستا توانای ئەوە هەیە ڕوبڕوویوانە تقریبا سوپاس بخوا تا ئێستا نەوعەن ما دیاردەکان هەن بەس بە شێوەیەک نەیتوانیوە سەیطرە بکە بەسەر هەم قەناعەتی تاکەکانی ناو کۆمەلگا ئەو قەناعەتە دروست بێ لای فەردەکان کە بڵێ ئەمنیەتمان لە خەتەرایە بەڵام ئەگە گریمانەی ئەوە بکەین حکوومەت عاجز بێ لە معالەجەکردن و ئەم دیاردانە بەردەوام بێ ئەمنی شخصی و ماڵی ئەکەوێتە ژێر مەترسی کە ئەمنی شخصی و ماڵی کەوتە ژێر مەترسی خەڵک بە تەواوی سیقەی عام نامێنێ بەرامبەر بە مؤسساتەکانی دەوڵەت یعنی من وا هەز ناکەم کە حکوومەت ئەم پارێزێ کە ئەگەر بێت و ئەم قەناعەتە دروست بوو لەسەر تاکەکانی ناو کۆمەلگا پەنا بۆچی ئەبرێت پەنا بۆ برێت کە من لە ڕێگەی خۆمەوە هەوڵ بەم حیمایەتی خۆم بکەم ئەمە واکە ئەمانگەڕێنێتەوە بۆ 50 ساڵ پێش ئێستا کە بیر لە بەکارهێنانی هێز و کۆبوونەوە لە دەوری کەسە بەهێزەکان یعنی ئەمەش کە مجتەمع وای لێ هات یعنی مجتەمعێک نییە کە قائم بێ ینی بنەماکانی دەوڵەتی مؤسساتی و دەوڵەت و دیموکراتیەت نامێنێ بۆ چونکە خەڵک پەنا بە وەکو چۆن لە کۆنا هەبووە قانونی غابە حکوم هەمیشە بۆ بەهێزەکان بووە کاکسرا میکانیزمەکانی پێشگرتن یاخۆت کەمکردنەوەی تاوان چین بەڵێ کاک فەرمانیانی ئێمە ئەبێ لە تاک بە تاکی کۆمەلگا ئەبێ بتوانین هەوڵ بین سنوور بۆ ئەم واقعانەدا بنین چۆن سنوورەکان مەسەلەن بەرنامەجە تەربەویەکان پەرە پێ بدرێ هەر لە قۆناغی لە باخچەکانەوە هەتا دوا قۆناغەکانی خوێندن لە دام و دەستگاکان یعنی بۆ نمونە
خەڵک وا فێر بن کە مطیع بن بۆ یاساکان، خەڵک وا فێر بن کە خۆیان تەسلیم بە حلولە قانونیەکان بن، نەک بەو شێوەیە کە ئێستا کابرا لەسەر مەسەرەن لەسەر منازعەیەک لەسەر شمەکێک پەنا ئەبا و تاوانێک ئەنجامەیە. یعنی ئەگەر بێت و خەڵک هۆشیار نەکرێتەوە بەوەی کە یاسا بە مەرجع بۆ خۆی بزانێ و پەنا بۆ هێز نەبا و پەنا بۆ حلولی دیکەی دەرەوە یاسا نەبا، یعنی ناتوانین. و ئەمانەش جگەلەوەی ئەرکێکی ئێمە وەکو ئەندامەکانی کۆمەڵگا ئەبێ مەسەلەن ڕێکخراوەکان وەکو کاگیادگار فەرمووی ئەبێ جهودی بەردەوامیان هەبێ، ئەبێ حکوومەت بیر لەمە بکاتەوە. هەرچەند یعنی ئەسەفەوە ئێستا حکوومەت لە گەورەترین واجباتی سەرشانی خۆی کە پێدانی موچەی ماگانەی خەڵکە نایە، ئێمە داوای ئەوە بکەین کە بڵێن حکوومەت وەرە پارە تەخسیسکە بۆ مواجهکردنی ئەمە. بەڕاستی ئەمە قەیرانە لە هەموو وڵاتان، لە وڵاتە ئەوروپیەکان، لە وڵاتە ئەمریکیەکان چاوەڕێوەی لێ ناکرێمە داخوازی لەو زۆرەمان هەوێت کار بکات بۆ کەمکردنی ڕێژەتەوە. کاگین ئەڵێ ئێمە ئەڵێ داخوازی هەموو کات ئەبێ ئەمە بوترێ بەرامبەر بە حکوومەت. بەڵام تۆ ئەگەر بێ سەیری کەین، ینی دەمی هەر کەسێکەکەیتەوە لەوەی کە ئەگەر کێشەیەک ڕوئەیە ئیتر ئایا لە کێشێکی قانونی بێ ئیجتیماعی بێ اقتصادی بێ هەمووی ئەڵێ داوا ئەکەین لە حکوومەت. بەڵام ئایا حکوومەت پێی باشە بێ لە مۆزع ئێسا؟ یعنی ئێمە ئەڵێن واجباتی گەورەتری سەرشانی بریتە لە پێدانی قوتی خەڵک کە دەفعی ناکە، تۆ تەسەووری ئەو ئەەکەی ملیۆنان دۆلار سەرف کافی سەبیلی مواجهکردن و تەوعیەکردنی خەڵک. حکوومەت ناتوانێت بچێت بەر لە کەسێک بکە کە خطوڕەتێکی ئیجرامی لە دڵیایەتی تاوانێ بکە، بەڵام پێی ئەکرێ حلولی بەدیلی پێبا. بۆ نمونە ئێمە لەم چەند مانگەی پێشوو ئەگەر ملاحەزە بکەین زۆربەی قەزایای سەریقە زۆر بووە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بێئیشی ئەو کەسانن لەلایەکەوە، دووهەم دابین نەبوونی قوتەکەیەتی ناچار ئەم کەسە پەنا ئەبا بۆ ئیشباعی بێکاری و بێئیشی و بێموچێ ئێستا سەبەبی دزییان و تاوانی دزی زۆر بوو. ئەگەر بگەڕێنەوە ئەگەر ئێمە دراسەیەکی علمی سەرف بکەین زۆربەی ئەو کەسانە بسەبەت وا بووە. یعنی مەسەلەن ئەگەر سەیری محلی قەزایی سەریقەکان ئەو شتانەی کە دزیەکەی لەسەر کراوە ئەبینین چییە؟ یعنی کابرایەک ئەچێتە مارکێتێکەوە پەنا ئەبا بۆ مەسەلەن شتیکەی بە نرخی تایە پەنا نابا بۆ بردنیشتە بە نرخەکە شتێکی پێویستێکی ڕۆژانەی خۆی ئەبا ئەمە هۆکارەکەی چییە؟ بەڕاستی یعنی غەیری ئەوە شتیکە نییە. یا بۆ نمونە لە جنوبی دیمان کە مناڵێک پارەی پێ نییە دەفعی ینی کلێنسەکە بخرێ پەنا ئەچێ کلێنسێکە کە ئیتیهامەکرێ بە دزی غەیری ئەمە چییە؟ یعنی ئیلا ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە لە وەکو خۆی بێنێتە مستەوای تاکێک کە بۆ مواجهکردنی ئەمانە. یعنی ئەبێ مامەڵەکە مامەڵەیەکی کەواتە حکوومەت دەسەڵاتی ئێستا تەنها مامەڵە لەگەڵ دوای ڕوودا و تاوانەکاندا دەکات، نەک پێشەوە کار بکات بۆ ڕێگرتن و کەمکردن. بەڕای من لە هەموو شوێنێک ئەیڵێم یعنی حکوومەت ئەونەی مەبەستی پێدانی حقوقی خۆیەتی وەرگرتنی حقوق خۆیەتی ئەو نامەبەستی نییە ئەدائی واجبات بکە بەرامبەر بە تاقانی وڵاتە. لە هەموو فەلسفەی ئیداری دەوڵەتە وتراوە هەموو هاوڵاتیەک مافی هەیە لەسەر حکوومەت، ئەرکێکی حکوومەتیشی لەسەر. بەڵام ئایا یەکێک لەوانەیە کە ئەرکی مافی دەوڵەتە لەسەر هاوڵاتی ئەوەیە ئەو سزایی کە دادگاکان ئەیسەپێنێ حکوومەت جێبەجێیەکە. ئەی حکوومەت بۆ مافی هاوڵاتێکە جێبەجێ ناکەی پێدانی مافەکەی بە پێدانی ڕعایەت و مساعدات بۆ بەرگریکردن لە واقع. حکوومەتی ئەمە بۆ خۆی هۆکاری تاوانە ئێستا وەکوی ئەیبینین ینی ئەم وەزع ئیقتصادیە متعیبەی کە دروست بووە ئەم دەسەڵات هۆکاری تاوانە یاخودنا تەبیعی نەزەریەک هەیە ئەڵێ ئینسان زۆربەی ئینسانەکان ئیرادەیەکی تاوانکاری لە ناخایەتی. ئەم ئیرادە تاوانکاریە ناچێتە عالمی خارجی ئیلا ئەگەر زەرفێکی تایبەتی بۆ دروست نەبێ. ئەتوانین بڵێن ئەو کەسانەی کە پەنا لە دام و دەستگاکانی دەوڵەت بۆ وەرگرتنی ڕەشوە بۆ ئەنجامدانی نەوعەنمە ئەم تاوانانە بکەین، ئەتوانین بڵێن ئەو نەزەریە لە میسلی ئەم واقعانەی خۆمانە جێبەجێ ئەبێ. ئەم وەزع ئیقتصادیە متعیبە وای کردووە کە ئەو ئیرادە باتنی ئەو ئیرادە تاوانکاری ناخی ئەو کەسانە بێتە دەرەوە لە عالمی خارجی لەدایک بێت. باشە دەستخۆش کاگادگار چۆن ڕۆبەڕووی تاوان ببینەوە، چۆن نەهێڵین تاوان نەبێت یا کەمیکەینەوە؟ حتمما پێویستی بە هەوڵدانە. هەوڵدان
لە ڕێگەی حکوومەتەوە، هەوڵدان لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە، هەوڵدان لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە، هەوڵدان لە ڕێگەی قوتابخانەکانەوە، هەوڵدان لە ڕێگەی بابەتە دەسەڵات ئێستا هەیە چاوەڕێوەی لێ ناکری ئەمە یەکێکە لە مشکلەکانمان کاتە خۆی یەکشتی کەشمان هەیە بە بیرمانە چێ ئەگەر ژمارەی داواکان لە دادگاکانە زیابوو ئەمە ئەگونجە دوو هۆکار بێ، هۆکارێکیان ئەگونجێت زیابوونی کێشەکان بێ ڕاستە باشە، هۆکاری کێشان ئەگونجێت متمانەبوونی خەڵکە بە دادگاکان باشە، چکەگە متمانەی بە دادگانە بێ خۆی چە تۆڵی خۆی کاتەوە خۆی حەقی خۆی سەنێ ئەو کاتە داواکە دروست نابێت لە دادگا باشە لەبەرەوە هەردوو خەڵک ئێستا حەقیقی بخۆریارێ پەنا بە دادگا پەنا بۆ شێ بات بۆ خۆی ناخێر ڕاستە بۆ هەنێک کەسێک خۆی چ حەقی خۆی سەنێت عین تازەترین ئێمە ئەوراقێکمان لایە تازەترین یانە ڕاستە کابراش کاتی کردووە باشە هێشتا دادگای ئیجراعاتەکانی بە تەواوی بۆ تاوا نەکردووە خۆی لە ڕێگەی هێزەوە چووە توانیوێتی تۆمەتبارەکە بگری و حەقیقی خۆشی وەرگێتەوە ئەنجا هاتەوەتی ئەوە من حەقیقی خۆم وەرگرتەوە تەنەزولیشم بۆ کردیتر دادگا چۆن تۆمەتبارە دۆزێتەوە چیەکە چی ناکە من حەقم نییە بەسەریەوە حەزم لێ و چەند خولەکی کەماوە لە بەرنامەکە باسەوە کێمە چۆن ڕۆبەڕووی تاوان ببینەوە چۆن پێشی بێ بگرین وەکو باسم کرد ئەو میکانیزمەکان چەند میکانیزمێکە بێ چەند ڕێگایەکەوە بێ ڕێگا ناکرێت ئەبێت دەسەڵات خۆی وەکو ئەگەر بە ناوی ئەزمەی پارەوەم لاڵەوە یەکێکە لە کێشەکانمان بەڵام ئەبێ هەوڵی ڕێگرتن بابێ وعی خەڵکی زیاد کات ئەبێ دابینکردنی بژێوی و پێداویستەکانی خەڵکی زیاد بێت ینی ئەو کۆی کە هەمومان ئازانی ئیزانین کە لە سەردەمی ئیمامی عومەر خوالی رازی بێ دەستبڕینی لا بردوێ لە بەرەوەی ئامی مەجاع و ساڵی برسی بۆ هۆکارەکەی چی بووە چونکە خۆی نەیتوانێت پێداویستی خەڵکەکە دابین کات باشە ئەگە بێ حکوومەت هەوڵی ئەوبدا پێداویستی خەڵکەکە دابین کات ئەو خەڵکانی کە بێکارن گەنجانە کە هەموو ئەوە چەند ئەو سێ ساڵە هەمووی تەخەڕوجەکە کەس دانامەزرێ ئەگە داژمەزرێ تاگوتەرا لەم لاو بە نهێنی کە دامەزرێت و ئیشوکاری وێر بێ ئەو هەروەها کێشەی کەمان کە بۆ دروست بۆ ئەو کۆمپانیانی کە هەیە تاکو ئێستا کۆمپانیەکان یەکێکمان لەو کێشە کارگەکان ئەومان ئەوانەیە ئەچن کۆمپانیا و کارگە دروستەکرێ ڕاستە بەڵام ئایا کێ ئەبێ بە فەرمانبەر لەو کارگەیە کێ بێ بە فەرمانبەر لە کۆمپانیا ئەوەندەیە چن خەڵکی دەرەوەی وڵات هێن و بە نرخی هەرزانتر کاری پێەکەن بیر لە گەنجەکان ناکەنەوە ئەمە ژێکی کێ بێتەوە هۆکارەوەی کە ئەو گەنجە دایمە ڕقێکی بەرامبەر ئەو کۆمپانیایە هەبێت هەوڵ بە تاوانێکی بەرامبەر ئەنجام بدات بە هەمان شکل قوتابخانەکانێکی کە لەو قوتابخانەکە بێ ڕابێنندرێن لەسەر ڕێزگرتنی یاسا چووکە ئەبێت جیلێک دروست بێت کە ڕێز یاسا بگرێت کارەکانی ئێمەڕانی هێنراوە لەسەر ڕێزگرتن لە یاسا لە تربیە ئێمە نەکراوەتەوە بەداخەوە نەخێ بۆچی دەسەڵات لە ئەهمیەتیەوە تێنەگەیشتووە خوێندن لە ئاخیرەکە دوو شتە بینم یەک کابرا کە شادێکی بەدەست بێت ئەوانەی کە لە مەرحەلەی بڵین 9-12 و جامیعە بێ دووەمیان عەرزی سیارات و جلوبەرگ بێ دەسەڵات و حکوومەتی ئێمە لە ئەهمیەتی ڕۆبەڕووبوونەوەی تاوان و شەری یاسای تێنەگەشتووە لە پەروەردەیان نەخراوەتە مەنهەجە و بابەتە بەداخەوە گوێ پێ نەداوە چەندە گرنگە ئەمە بە پرۆسێس بخرێتە ناو پەروەردە زۆر پێویستە نەک هەر من دوو شت هەیە کە دایما ئەگەر لە ئەو وانانەی کەوتومەوە کە باسیەکەم دایما یەک بابەتی یاسایی کە پێویستەکە لە مەنهەجەکان نەک یاسایەکی وشک بێنیت و ببێ بە مەنهەجەکە کەسەکە ڕقی لێ بەس ئەسڵەن ڕقی لێ نە پەروەردە و فێرکردنێک لەسەر ڕێزگرتنی یاسا و پێویستی یاسا کە بەسەر هەموو کەسا بێ دوو سەوزایی و پاراستنی گادگار کاتم زۆر کەماگە بە کورتی سەنەزەکانی خۆت بڵێ دەوترێت دادگا بۆ خۆی هۆکارە بە جۆرێک لە جۆرەکان بە ڕۆتینات ئیش دەکات ئیجرعاتێکی زۆری دەوێت دادگا هێواشە دادگا بۆ هەموو خەڵکی نییە دادگا هۆکارە بۆ زۆربوونی تاوان خەڵکی خۆی بیر لەوە بکاتەوە خۆی تۆڵە بکاتەوە گواز زۆر جار هەیە ئەبێت هۆکارێک یەکێک لە هۆکارەکان بەڵێ بۆی زۆری ڕۆتینی و ئیجرعات و کەمی هەم دادوەر کەمی فەرمانبەرکەمی لە کۆڵەرۆی دادوەری ئەمە ئێستا ئەحسایەکی ساڵی 2016 پێ بڵم کە لە سلێمانیە 92,057 داوای لێکۆڵینەوە هەبووە ساڵی 2016 بەڵێ ئەمە تەمان ئەمە هیچ ساڵی بەس لە 2016 تۆمار نەکراوە بڕی ساڵانی پێشوو لەگەڵی 2016 کە ئەم 2000 بەڵێ لە ساڵی 2016 34,339 ئەوراقی تیا حەسم بۆ چ بە هەواڵەکردن بێ یا بە کۆتایی هاتن بێ بەڵام 50,000 و نزیکەی 18 ئەوراق کەوتۆتەوە ساڵی 2017 باشە
ئەمە بە چەند عدەدی لێکۆڵی دادوەرەکان سلێمانیە لە ناو سلێمانیە بە کەواتە موسسانە توانیان نییە لێکۆڵینەوەی باش بکەن بەڵگەی باشیان دەست پێ زوو تاوانەکە یەکلا بکەن زوو حەقەکە بگێڕنەوە تۆزێک لە ڕۆتین و تەخیر بوونە کێشەمان هەیە ئەم موسسانە توانیان هەیە ئەم کارە نەبکەن توانیان هەیە بەڵام پێم وتی وتم تۆزێت تەخیر بوون کارەکەی چیم ڕۆتیناتە باسم کرد هۆکارەکەی تۆبن تۆ ئەو خەڵکە زیاد بووە خەڵک بە ئاوارە و بە خەڵکەوە زیاد بووە تۆ بەرامبەر ئەوی مقابلە بێ کەس زیاکەی کە دادوەردانەندرێ فەرمان بەردانەندرێ حتمما ئەو بێ هۆکارێکی ڕۆتینات ئەسپاس بۆ سەرنجەکانی کاک سیروان سەرنجەکانی کۆتایی تۆ وەرەگرم چۆن ڕۆبەڕووی تاوان بینە باس لە گرنگی پەروەردە کرد دەبێت دادگاکانی ئێمە چۆن بە شێوازێکی دیکە کار بکەن دادگاکان کاک فەرمانۆکو عەرزم کردی دادگا تەعامل لەگەڵ دوای تاواناکە کەواتە ئەبێ ئێمە بۆ پێش تاوان بگەڕێن دەڵێ ڕۆتینە وەکو پێویست هێواشی هەیە بە ملاحەزەیەک ئێمە گەر بگەڕێنەوە ئەگەر توانیمان نەوعانما هۆکارەکانی دروستبوون هۆکارەکانی داوافعەکانی ئەنجامدانی تاوانمان دەستنیشان کرد هەڵگەڕانەوە ینی چارەسەرکردنی هۆکارەکان نەوعانما معالەجەکردنە مەسەلەن ئەگەر هاتوو بیئەیەکی گونجاو بۆ خەڵک بۆ تاکەکان دروست بوو کە ئەم بیئە بنیاد بوو لەسەر تربیەتدان لەسەر پەروەردەکردن و ئەگەر هاتوو لە خێزان بەو یعنی هەر لە سەرۆ خێزانەوە يعني نوعا ما أو پەیامە گەیشت بە ئەندامەکانی خێزان و نوعا ما ئەگەر حکوومەت نوعا ما معالەجەیەکی وەزعی اقتصادی کرد ئەگەر هاتوو توانیمان زاڵ بین بەسەر ئەو فەسادە ئیداری لە موسساتەکانی دەوڵەت ئەگەر یاسا سەروەر نەبێ ئەکرێ کار بۆ کەمکردنەوەی تاوان بکرێت عەرزم کردی لە یەکێ لە خاڵەکانە باسی ئەوەمان کرد سەروەرنەبوونی یاسا یەکێکە گەورەترین هۆکارەکانە بۆ چونکە سەروەرنەبوونی یاسا ئەو ئینطیباعە لای ئەفرادەکانی مجتەمع دروست کردووە کە خۆی تەسلیم بە یاسا نەکا بۆ معالەجەکردنی وە چارەسەرکردنی کێشەکان. ئێستا لە هەرێمی کوردستان سەروەرنەبوونی یاسا گەورەترین هۆکاری زۆربوونی تاوانە بەو شێوەیەی کە ئەیبینین بەو تەسەڵوتی حیزب بەسەر موسساتی دەوڵەت و نەدان سندنەوەی شکۆ و گەورەی لە دادگاکان و نەبوونی نیزامی موسساتی نوعا ما هۆکارێکە بۆ زۆر حیزب بەدەسەڵاتدارەکانی ئێمە هۆکاری زۆربوونی تاوانە ئەوان و کارەکانی بەپێی یعنی نەبوونی بەرنامەجێک بۆ ئیدارەدانی ئەم وڵاتە بەڕاستی وای کردووە یعنی ناتوانانی بڵێن لەوانەیە ئەوان بەقەزدەوە بەقەزد وەکو نوعا ما محەڕیزێک نەبوو بن بەقەزدی بۆ ئەنجامدانی تاوانەکان بەڵام سلوکی نامەسئولانەی ئەوان وای کردووە ئەو تاوانە ئەو خەڵکە بەو شێوەیە ئیداری کاک سیروان ڕەو پارێزەری ڕاوەشکار و خوێندکاری دکتۆرا زۆر سپاس بۆ بەڕێزێکی ئامادەبووی لە بەرنامەکە کە گیادگارزا لێکۆڵی دادوەری سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەوکارانم لاپەیەم کامیشە لەگەڵمان دووە بن بینەرانی بەڕێستا بەرنامەیەکی دیکەش ئێوە بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ بێت.